بەزاناوی سەرۆک بە من بری هەفتەک لە پێش دەرکە ڕاوەستم مەجوولێ حەرەکەم مەکە نان مەخۆ ئەو مەخۆ یەک حەرەکە ناکەمی یەک لە سوێی خۆم ناجوولێم کەم دەروێشی ئەو باوەڕم بە پرۆسە دیموکراسیە مەزنە گەورە هەیە کە لوتکەیە لۆش خۆمەڕژار وەکو جەلا پەرێشان بەس شەردی ئەمە هیچ بەڵێن نادەم بەڵام ئەوی پێم کرایە کردومە ئەوی پێشم دەکرێ هەر دەیکەم ئەوی پێشم نەکرێ لە توانای من دانەبێ ئاساییە بسمەوێ و نەسمەوێ زۆر ئاساییە و گوتم خۆمەڕژاردی و پرۆسەکە باوەڕم پێیە ئەرشیفەکەی پەرلەمانم لە پاشیش ئەمە 4 ساڵ نیوە پێشیش لە ئەنجومەنی ڕۆژێ هەتا ئێوارێ من لە بەیانیان دێم هەموو ڕۆژێ هەر ڕۆژ نییە ڕۆژی خوایانی ئەمن هەفتەش مڕاجعە نەبێ لە دائیرەکان هەموو ڕۆژ جەدوەلم هەیە خشتەمەیە لە مەتبەخ ڕۆژانە من دایان کەسم بینەوە هەموو ڕۆژ خشتەی دیداری خەڵکمە بۆ هەموو ڕۆژ ئیشی خەڵ بەخۆم شخصی وەکو جەلا پەرێشان دەچمە پارێزگا دەچمە قایمقامیەت دەچمە شارەوانی جەدوەلم هەیە دەچمە بەڕێوەبەتی پۆلیس ئاسایش وەزارەی شارەوانی وەزارەتی ڕۆژنبیری هەر ئیشەکەم پێکراوی چوومە بەگەری ئاکادمیە کوردیمە خوش لەسەرمانە چووکە فەزلی خوام لەسەرە خوای گەورە چی پێ بکرێ ئەومان بۆ دەکەم هیچ کێشەم لە کەس نییە من جەلا پەرێشان وەگوتم پرۆسەکە دیموکراسی باوەڕم پێ نامن ئەوی قسان دەگوزارێ دیسان گوم تەنەبواتی خەڵکە لە خۆی خەڵک سدەرێ بابرێ نالیستەکە تازە تەواو بووە بەزاناوی سەرۆک بە من بری هەفتەک لە پێش دەرکە ڕاوەستم مەجوولێ حەرەکەم مەکە نان مەخۆ ئەو مەخۆ یەک حەرەکە ناکەمی یەک لە سوێی خۆم ناجوولێم ئەو پیاوە بە من بڵێ یەک هەفتە یەک مانگ بۆستە لە جێ خۆت ئەوها ڕاوەستە هیچ مەڵێ هیچ مەکە ڕادەوەستم چکۆم دەروێشی ئەو